گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە و دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. دەستپێکی بەرنمەی مروواریەکانی غوربەت بە تابلۆیەکی نازداری مامۆستا عومەر دەروێش دەست پێ دەکەین کە تابلۆیەکی زۆر نازداری جوانە پڕ لە ڕەهەندی جیاواز. بەڕاستی دەتوانین بڵێن تابلۆیەکە لە ڕەشوسپیەوە بۆ ڕەنگاڵی لە ژیانی لادێەوە بۆ شار لە مێژویەوە بۆ سەردەمی زۆر ڕەهەندی تریژ لە خۆ دەگرێ. ئەتوانین ئێمە لەم بەرنمەیە یەکێک لەو ڕەهەندانە باسکەین. بەخێر بێن بۆ بەرنمەی مروواریەکانی غوربەت. سپاس بۆ قبولکردنی بانگهێشتەکەم یاخوا بەخێر بێن باندیەی من. میوانەکان مامۆستا جەمال شارباژێڕی وەکو شاعیرێکی ناسراوی کورد، کاک بۆتان کە چالاکوانێکی هونەری زۆر باشە لە تاراوگە بە تایبەتی لە شاری لەندەن، وەکو یەکێک لەنەوەکانی مامۆستا زێوەری شاعر کاک کەمال حەمەساڵح، مێژوویەکی پڕ مۆسیقا و یادەوەری. هەروەها خاتوونێکی نازارمان لەگەڵە، خاتو سۆزان مامە، وەکو شاعیرە و وەکو دەتوانین بڵێن ڕاگەیاندکار. هەموو لایەکتان بەخێر بن. زۆر خۆشحاڵ بووم بۆ ئەو بانگهێشتت و سپاس دەکەێت زۆر نەخوا بەخێر بێ مامۆستاجان. حەزم لێ باسیەکێ لە یادەوەریەکان کەم کە لەگەڵ شعرەکەی جەنابتانە کە بەسەرم هاتۆ بڵێن. پێم وا بێت لە 3 یاخود پۆلی چواری سەرەتایی بڵێ یەکێک لە هۆنراوەکانی جەنابتان بوو بواە هەمومان بهاتیناتە بەردەمی تەختە ڕەشەکە و شعرەکەمان بووتایە لەسەرەوە دەسم پێکرد بۆ باوک جەمال شارباژێڕی کە من قسەکەم کرد بڵێن شعرەکەم تەواو کرد. مامۆستاکەمان پێویتم تی یەک چەپڵەی قایمی بۆ لێبن کە بۆ هەموو تەلەبەکان شعرەکەیان وت لەبەریان بوو چەپڵیان بۆ لێ نەدرا تەنها بۆ من لێدرا. مامۆستاکەمان تی ئەمە یەکێک لە ناو هەموو خوێندکارەکانە ناوی شاعیرەکەی وت. طبعاً نەمەزانی شاعیر چییە بەڕاستی، من وەمەزانی جەمال شارباژێڕی دێڕێکە لە شعرەکە نایی بۆی ئەوەشم جابیر مناسبە شعرەکە داوی بۆ باوکم بەڵێ ئەمە ئاوازی بۆ دادراوە لەسەر تەلەڤیزیۆنەکەی کەرکوو وڵاوێکەوە دەڵێ خۆشەویستەکە بابە لە ئێمە دڵنیابە لەوێ کراوەچی خۆشەویستەکەم سەدام ئەوەی بۆ زیاکردەوە زەبانی ڕژێوی سەدام بوو. ئایان توانی دەستکاری شعر بکەن؟ دەستکاریا کوجا ڕژێ بەچی کەی پرسی پێکا ڕژێ کەمال حەمەساڵح سەرەتای دەستپێکردنی جەنابتەوە وەکو بۆ تێکەڵبوون لە ناو دنیای هونەرە چۆن بووە؟ ئەگەر کورتێک لەسەر ئەوە دەست پێکەی سپاس دەکەم. وڵی مێژووی درێژە من لێپیداییەوە هەر خۆلای مۆسیقا بوو بیرمە لە ماڵەوە تو شەکرم چاودانەوە ئەو وەختە کوتوی نایل سەر سەرقەمەکەی نایلوێن بە جاز دەک سەرێکی بجڵدانیان بە سنجە بە کەوچی شلێمە لە ئێپیداییەوە لە کەشافات تەپڵم پێ بوو تەپڵ کەشافەی ڕێکمەکارم هەمووی لەبەر کردووی ڕۆشتن تێکڵاوبوونیشم زیاتر لە چالاکی قوتەبخانەکان دەست پێکا بەڕات وەختە چالاکی قوتەبخانەکان یعنی وەکو پورەیەکی هەنگوا بوو شوێنێک بوو هەستت دەکرد تایە خۆتت ئەدۆزیەوە هەست دەکرد کە لێوە هەست بتوانیت تەحەدای ڕژێم بکەیت تەحەدای ئەو ئیهمالکردەی کوردستان و سلەیمانی بە تایبەتی کە لە هەموو بارێکایی ئیهمال کراوە لێوە تەحەدای تەحەدامانەکرد لە خلالی لە فیستیڤاڵەکانەوە کە ئەکرا فیستیڤاڵی چالاکی قوتابخانەکان لەنێو هەر ساڵی لە شارێک جارە لە مەسڵ جارە لە بەغا جارە لە کەرکووک جارە لە سەماوە بوو یعنی تەنانەت لە ڕێگای ئەو فیستیڤاڵانەشەوە سلەیمانی لەوەشا قوربانیمان هەبوو شەهید کارزاد و فەرمان و ئازادوان لەو ڕێگای فیستیڤاڵ چونی منیش هەر لەگەڵ بناو هونەرەوە لە چالاکی قوتابخانەکان ڕاست لە کاتی قسەکردنا باسی تەحەدای ڕژێمتان کرد باشتە بۆچی ئێوە مۆسیقاکردن و گۆرانی وتندان بە تەحەدا زانیە بۆ ئەو کاتەواتان پێ خۆی هەریەکەی بەپی اختصاصی خۆی کەمتەرخەیمی نەکردو پێشبەرگە بە شاخەوە ئەو بەرەنگاری ڕژێمێک کرد شاعیر بە شعرەکانی مەسەلا ئەو وەختە چیرۆک بە چیرۆکەکانی
بەڵام ئەو وەختە بەزەقی ناوی ڕژێم ناهاو زیاتر بەس شانۆگەری ئەکرا هەمووی لەسەر فەڵەستین و لەسەر فیداهی و لەسەر بەڵام مۆزوعەکە کوردستان ینی تەنانەت فیستیڤاڵ کراوە ئۆپەرێتمان هەیە لە شالاکی قوتابخانەکان لە بیستینەکانە کەشش کراوە لە فیستیڤاڵەکانە بەناوی وا لە قەڵمراوەکە بە باسی فەڵەستینەکە بەڵام باسی کوردستان قەدەغە ئەکرا کورد ئەی بەتەئکید ئێمە کە چوین بەسەر لە بەغا فیستیڤاڵێکە هەموو شارەکانی عێراقی تایە بە تایبەتی بەغا بە هەموو ئیمکاناتێکی ئەوێ و بە مۆسیقار و بە پارە و بە شوێن و شوێنی پرۆڤە و ئێمەش لە سلێمانیەوە ئەچین بۆ ئەوێ تۆ لەوانیشی بەریتەوە ینی لە کاتێکە لە نەتیجەکانە کە دەرەکەوت لەناو هەموو محافەزەکانی عێراقا سلێمانی بە پلەی نایاب دەرەچوو ینی پلەی نایاب لە سەر و یەکەمیشەوەی ئەوە زۆر بوو ینی ئەوە خۆی لە خۆیان تەحەدایە کە تۆ بۆ ئیمکانەتە کەمە بەڵام بەڕاستی دڵسۆزی مامۆستا مۆسیقیەکان و بە لێبوردی تەلەبەکانی ژێمە هەموو تەلەبە شوێن بۆ فیستیڤاڵەکە دوو ڕۆژ مەکتەبمان بەجێ هێشت بۆ ینی بەڕاستی مە خۆمانە بینیەوە کە لە فیستیڤاڵەکە ئەمان بینی ئەو لێمانێت لەو سەرە بۆ پەرەی خۆشیەوە گەڕاینەوە شتێکمان کردو بۆ شارەکە ینی ئەوەمان بە تەحەدای کاک بۆتان گۆرانی نەڵێن باشە گۆرانی شارەکە مەڵێن بەس ئەمەلخانەبێ هاوکارم بیت بەچاوم ئەی شارەکەم زۆر دێڵتەنگم زۆر دێڵتەنگم زۆر دێڵتەنگم لە کاتێکە لەسەر مینە مەڵاوایی بەڕێبوون جێتان دێڵم بە ناچاری بەبێ ئومێدی داهاتوو تەنها لە توێی دڵێکی تەنگ هەڵم گرتووە ڕۆژانی جێتان دێڵم بە ناچاری بەبێ ئومێدی داهاتوو تەنها لە توێی دڵێکی تەنگ هەڵم گرتووە ڕۆژانی ئەی هاوڕێیان جێتا دێڵم بە ناباد و بێماڵە ئەوە بوو لێم خۆریتە من کە ئێوە بوون لاچەوە ئەی هاوڕێیان جێتا دێڵم بە ناباد و بێماڵە ئەوە بوو لێم خۆریتە من کە ئێوە بوون لاچەوە حەزما کرد بستێ خاکی سلێمانی جێگەم وایە نەغەریبی بێڕەحمانە دڵی تەنگی قاش کردایە حەزما کرد بستێ خاکی سلێمانی جێگەم وایە نەغەریبی بێڕەحمانە دڵی تەنگی قاش کردایە حەزما کرد بستێ خاکی سلێمانی جێگەم وایە نەغەریبی بێڕەحمانە دڵی تەنگی قاش کردایە هاتو سۆزان بەڕێستان وەکو سۆزان مامە ناسراوان لە ناو ئەدەبی کوردیە سۆزان مامە لەکوێ و سۆزان عەبدوڵڵا چییە ئەم دوو ناوە بۆ جیاوازە بەڵێ عەبدوڵڵا ناوی باوکمە ئەتوانم بڵێم سەرەتایی نەوەتەکان ئەو کاتێک کە وەکو ڕۆژنامە نووسێک لە ڕۆژنامەی هەرێم کارم نەکرد بە سۆزان عەبدوڵڵا ئەو بابەتانی کە ئەم نووسی بۆ نمونە لە بواری ڕۆژنامە نووسی و
ڕاگەیاندنە سۆزان عەبدوڵڵا بوو. لەبیرمە ڕۆژێک کاکدانەی سەعید سۆفی ئەویش کاری ئەکرد لەگەڵمانە ئەو سەردەما ڕۆژنامەی هەرێم سەرنووسەرەکەی ئەو کاتە ڕەحمەتی ڕۆماننووس محەممەدی موکری بوو. وتی سۆزان ئەزانی سۆزان عەبدوڵڵایەکیش هەیە لە تەڕەفی ئەو لە واتە لە بەغا لە گۆڤاری ڕەنگین بە سۆزان عەبدوڵڵا بڵاوکە ئەکرێتەوە لەوانەی کێشە بۆ ئەو کچە دروست بکات و پەیوەندی بە منەوە کرد. بەهەرحاڵ وتم باشە ناوەکەی خۆمە گۆڕم کردم بە سۆزان مامە. سۆزان مامە لەوە هاتووە ئەم نازناوە لە سەردەمی زووە شێخ مەحموودی حەفید داوێتی بە باوکم لەبەر ئەوەی باپیرم زۆر برادرایەتی لەگەڵ شێخ مەحمووددا هەبووە کاتێککە باپیرم لە سەرمەرگە ئەبێت بە ڕەحمەت بێت باوکم هەر خۆی بووە وەکو وەسیەتێک ئەڵێت بە شێخ مەحموود ئەڵێت باپیرم ئەڵێ ئەبێ ئاگداری عەبە بیت. لەو ڕۆژەوە شێخ مەحموود بە باوکم ئەڵێ عەبەی مامە واتە ئیتر منیش ئەو ناسنامەم هەڵگرت و بوو بە سۆزان مامە. هەرچەندە عەبەی مامە لە شاری سلێمانیە یەک دوو عەبەی مامیکە هەیە بەڵام من عەبەی مامەم باوکم کارمەند بوو کاتی خۆی لە کارگەی چیمەندوی سەرچنارێک کۆنەکان وەبزانام هەرێکە نازناوێکیان هەیە. باوکیشم عەبەی مامەی وەرگرتە بوو. ئەبێ ئاماژەیەکیش بۆ بکەم کە چوونە ناو باسی دنیای کۆچ کرد و مەلیکی کوردستان شێخ مەحموود زۆربەی زۆری کەلوپەلەکانی شێخ مەحموودی حەفید لە لای من هەن لە ماڵی منە پارێزراون لە سلێمانی بەڵێ زۆری هەل لە جلوبەرگەکانیەوە تەنانەت تەزبیحەکەشی کە کاتی خۆی شێخ مەحموود بۆیان هەڵکۆڵی و ناوی مەحموودیان لەسەر نووسیوە. بۆ نابێ ببێ بە پرۆژەیەک لە لەندەنا پێشانگای وای بۆ بکەیتەوە و بە ناوی مەلیکی کوردەوە زۆرم پێخۆشە چونکە کاتی خۆی لە هەولێر پێشانگایەکم بۆ کردەوە لە سلێمانی لە زانکۆی سلێمانیش هەر پێشانگایەک لە لەندەنیش ئەگەرە و پێشانگای کردوت کە ئەمەش ئاگادارکەرەوە بانگشتمانکەی بە دڵنیاییەوە ئاگادارتانەکەمەوە بووە ئەتوانم لەوە باسی کە شێخ مەحموودمان کرد باوکم وەکو شتێک شێخ مەحموود حەفید تەبەنی کردووە بەخێوی کردووە لەبەرەوەی باوکم دایکی مردووە باوکی مردووە خوشکی نەبووە شێخ مەحموود کردوێتی بە کوڕێک کوڕەکانی خۆی و سەرپەرشتی کردو تەنانەت ئەوی ژنی بۆ هێناوە کە دایکم بە ڕەحمەت بێ دایکیشم لە ژیانە ڕوحیان شاد بێ. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکە. خەنجەرەکەیم نییە مامۆستا بەس چەقۆکەیم هەیە ئەتوانم لە جلوبەرگەکانە ڕانگ و چۆغەکەیم هەیە ستارخانیە قەمیسە کراسەکەیەتی کە کراسی ئەو سەردەمە فەقیانە بووە بەڵام ئێستا هەمووی زۆر کۆن بووە و پێویستی بەوە هەیە شوێنێک هەبێت هەرچەنە ئەگەر لە سلێمانیە جێگەیەکی وا هەبێت بەڵام پێشنیازیشیان بۆ کردم بەڵام من وتم لە دەربەندی بازیان لای بەردە قارەمان ئەگەر شوێنێکی وا بکرێتەوە و گەلەریەک و هەرناوی بنرێت بڵێن بەشی خۆم بە ناوی سۆزان مامەوە کە ئەم بەشە پارێزراوە بۆ ئەو کەلوپەلانە بە دڵنیاییەوە ئەتوان چونکە لە لای من ساڵ بە ساڵەگە تۆ دەرمانی پێوە نەکەیت و کاری بۆ نەکەی ئەفەوتیە شی ئەبێتەوە زەوانەکەیم هەیە تاکێک لە کڵاشەکەیم هەیە بەداخەوە گۆرەویەکانیم هەیە کە هەمووی چنراوە کڵاوەکەی پشتێنەکەی ماوەیەک هەر خەڵکە هاتیان وەکو تەبارەک بەکاری ئەهێنن پێویستیان ئەەکانیشە کە شێخ مەحموود کۆمەڵێک پیاو لە دواوەیەتی یەکێک لەوانە باوک زۆربەی زۆری شعرەکانی شێخ مەحموودیش کە بەدەستنووس باوکم نووسیوێتیەوە ئەوشم لەلا هەیە زۆر شعر کە بڵاو نەکراوە بەشکمەوانە هەموو بچێتە پرۆژەیەکە ببێ بە کتێب ئەوش هەم بە پێشانگایەک شتێکی زۆر باشە بێت دەست خۆش بە سپاس بۆ ڕوونکردنەوەکە. ولا الشعر بتكم بپەرکە زێڕینەی دوای بارانی فرمێسکم وەکو ملپێش لە گەردنی
پەریخانت بەئاڵێنم لە دیداریدا بگۆڕێت ڕەنگ و ئێسکم وەرە شێعر بتکەم بە چاوەڕکێکی ڕەنگ شەرابی تا دیدەم بینی پێوە لێو بە مەستی بۆی بناڵێم وەرە شێعر بتکەم بە شوشە گوڵاوی پاتای لە دوورەوە بۆن خۆش سنگ و گولباڵ و لابلوو بەچەکی پێ بپەڕژێنم تا ڕێبوارانی ئەو شەقامەی پەری پێدا تێدەپەڕێت بە بۆنی خۆش بناسێنم بازی دەوری بلوەری یار گوڵی لالە زاری من بازی دەوری بلوەری یار گوڵی لالە زاری من شێخ و مەلاک و دەبن دوا دەکەن بەدڵ بۆ من لەسەر باڵەی شەڕیانە لێک دەدەن دۆست و دوژمن 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 بەوشەخە و بەوایەتە ئاتوانە و خاڵ و خەتە بەوشەخە و بەوایەتە ئاتوانە و خاڵ و خەتە مڵکی سابڵاقی پێ بدەی هێشتانی وەی قیمەتە خۆدا بۆ خۆی دەیزانێ ئەو دڵم بۆی لە دلەتە 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 بازی دەوری بلواری یاری گوڵی لالە زاری من بازی دەوری بلواری یاری گوڵی لالە زاری من شێخ و مەلاک وە دەبن دوا دەکەن بەدڵ بۆ من لەسەر باڵەی شەڕیانە لێک دەدەن دۆست و دوژمن 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 ئەوە من بیرم چوو گەزۆی تۆفیقی هەڵواتیشمان هەیە پیاسەیەک بە شەقامی غەزەلدا شەو تێپەڕی و گەڵای لاولاوەکە شوەری دوێکە دواگەڵا هون باریە سەرکردنی زەردی پیری و من بۆ شایی نەبزوێنەکانی وەرین دەنووسم و لە تامێسکی لێوی گەڵاش دەگەم بۆ ئاوازێ دەگەڕێم وەک چاوی مرواری تەڕ سەوز سەوز وەک زیندگی شەو تێپەڕی شەو تێپەڕی کەچی مانگ لە دەفتەری وێنەی ڕووبارێکدا خۆی دەنەخشان بیرەوەریمان بە هاژەهاژ وەڕسیمان بە نووکەنووک منیش بۆ یاسەمەنی عومرێ سەبەتەیەک جریوەی هەڵپڕووکا و کەوانەیەک تریفەی کوژرا و ئیکلیلی زێڕینەی جوانەکان دەچنم هاوڕێی غاریبە دیارە
مامۆستا جەمالگیان بەڵێ لە شعری بڵێن سەردەمی جاهلیەتە لە عەرەبا لەبەروی شاعیرەکان چۆنەڵێ وەجبە بە وەجبە ئەجیالە هاتن باشە هەموو جارێ بۆی شاعیرە گەورەکان دڵیان نەڕەنجێک کە شاعری تازە ئەهادیکێ لەوانە ئەگەر هەڵە نەبم ئەبوو قاسمە شابی شاعیرە تازەکان بوو لەبەرەوە بووی نە ئەمان دڵیان بێشێ چونکە دەلێکی وا پەیا بوو لەو بین ئەمەی و من شاعری ئەقدەمترین ئەمانیان و ئێمە لە پێشترین نەخێوانی ئەمانە هەستان لەو زەمەنەیە شاعیرەکانیان بەپی قۆناغەکان جیا کردەوەی کێگلەوانە بە شاعیرە بە تەمەنەکانیان ئەوت المخەدرەمون وەکو ڕێزێک نیشانیان ئەدا جەنابتان ئەم جیاوازیە ئێستا ئەبینن لە شعرا یاخود لە شعرەکانی لە ئێمە کوامیان گەنجانەتر بوون با بڵێن لە سەردەمی جەنابتانە لە سەردەمی ئێمە جیاوازە بەڵام قۆناغەکان فەرقی هەیە بۆ دوور بڵێن پێڵە شاعرە کلاسیکیەکان ێگەشی بەڵام کە تۆ هێتە خوارەوە تووشی نالیبی نالی لە قۆناغی خۆیان باشی شاعری دەوری پشتی خۆی بووە تاوەکو هێتە خوارەوە هێتە سەر پیرەمێرد پیرەمێردیش کە چەند ساڵی لە غوربەتە لە تووشیان بوو گەڵاوەتەوە لە چاوخانێژی دامەزان و مامۆستا گۆران شاگردی بووە لەگەڵیان ئیشی کردووە مامۆستا گۆران دوای پیرەمێرد یەکەم شاعرە کە شعری تازەی هێناوەتە کایەوە و ئێمەش پەیڕەوی ئەومان کردوون تا ئێستا یعنی تا پیرەمێردی شاعر کلاسیکێ لە مامۆستا گۆرانەوە دەبێ بە شاعری تازە کلاسیک نییە پیرەمێردیش شاعریی خۆماڵی بەقوت بووە هەتا شتێکی هەیە دوو ئاوانەکەی شۆر ماڵە گەورە لە شارە زوورە جاڵە پێ کە چاوخانەی دامەزانووە لە سلێمانی پیرەمێرد تێگەشی گۆرایش لە لای ئیشی کردووە جا مامۆستا گۆرانی ڕەحمەتی کە شاعیرێک کە بدە دوای پیرەمێردەوە ئەتوانێت بڵێن گۆران دەستپێکەری نوێکەرەوەی شەری تازەی کوردی بووە ئێمەش بە دوای گۆرانە هاتوین تاوەکو جەماعەتی ڕاگەیەوان پێڵە مەشروعی کوردی ئەوانە گوایە وستومان لە گۆرایش تێپەڕێن بەحساب ئەو کاتێ وا بوو ینی خۆناغ بە خۆناغ فەرقی هەیە ئێستا بەڕاستی پۆینتەکەی من لەوەیە بوو ئیستم بڵێم چۆن لەو سەردەمە جاهلیەیە شاعیرەکان یاخود ئەدیب و نووسەرەکان ئەم جیاکاریان جیا کردوتەوە بۆ گشت سەردەمەکانی شاعیرەکان خۆزگە ئەخوازم لەم سەردەمەی خۆشمانەوە بێ بڵێ ماشەڵڵا شاعیرمان زۆرە هونەرمەندە لە هەرچی ئەڵەی بە چەپک هەمانە لە باش و لە خراپ خۆزگە شتێکی وا ببوایە بۆی هیچ نەبێ لەو شاعیرانە جا بکرێنەوە بەڕاستی من لە فێسبووکای بین کۆمەڵی شاعران ئیتر بەهینەوە بارخانەیەەکە ئەتاوە نابن هەموو کۆ بنەوە ئەمە نازەبعین یا تێ ناکەم بەڕاستی اینجا گوێژ لە شەڕەکانی لە خوێنبەوە هەر زۆر زۆر بەسیتن یعنی زۆر بێمستەوان بەداخەوە ئەوانش ناوە خوێن ناونە شاعر بەڵام شاعرێنەکان دەرکەوتووە یعنی ئێستا معلوم بەشێکی لەوان دۆ بابەتانەمسا پەشێوی شاعرەوە دەرکەوتووە شێرکۆ ڕەحمەتی ئەوە دەرکەوتووە لە هاوڕێکانی ئەوان بەسلا ئەمەوێ سەرنجێک لەسەر قسەکانی مامۆستا جەمال بەم قوتابخانەی شعری زۆر زۆرە قوتابخانە شعری کوردی کلاسیکە یعنی سەر ڕێبازەکانە ڕیالیزمە ڕۆمانتیکە ڕۆمانسیەکە دوای ئەوە قوتابخانەکانی کە لە مامۆستا گۆران و دەستپێکانی و خوازی و ڕوانگە و کۆمەڵێکی کە هێنت لێشەوە سەردەمی کلاسیک بۆ شاعیرە کلاسیکەکانی وەکو سێ کوچکەکە ئەگەڕێتەوە نالی و سالم کوردی و مەحوی و ئەمانە لە دوای ئەوە مامۆستا جەمال باسی ئەوەی کرد کە پیرەمێردی شاعیر کلاسیک نییە سەر بە قوتابخانەی ڕیالیزمە و دوایی تێکەڵگەریەک ئەکات بۆ هەنگاوی نوێخوازیەکە
واتە لەگەڵ مامۆستا گۆرانە پیرەمێر شعری نوێخوازیشی هەیە بۆ نمونە ئەڵێ بەیانی بوو لە خەو هەڵسام کەڕوانین بە فرباری و سلێمانی ئەڵی بەڵقیزە دارای زیونی کۆش گۆران باشە پرسیارەکەم شعری کلاسیک لەگەڵ شعری نوێ یان ئەو قوتابخانانەی کە باس جەنابتان ئاماژەتان پێ بە چیە جیاوازیان بە چیە لێ بۆلێن کراون بە چیە بۆلێن کراون ئەمە کلاسیک ئەمە کلاسیک زۆرینەی وشەی عەرەبی تێکەڵا مەرج نییە کلاسیک زۆرینەی وشەی عەرەبی تێکەڵ بێ زۆربەی شعری کلاسیکی لەسەر عروزی یاخود لەسەر کێش ئەڕات عروزی عەرەبی ئەڕات کە لەلایەن ئەحمەدی خەلیلی فەراهیدیەوە دانراوە کاتی خۆی بۆ نمونە زۆربەی شعری کلاسیکمان هەیە پێڵێن 5 خشتێکی 4 خشتێکی ملەمە چەندها بەم شێوەیە وەزن و سەروای هەیە کێش و سەروای هەیە بۆ شعری تازە ئەوانەی نییە شعری تازە کێش و سەرواکەی بۆ شێوەیە نییە کە بۆ نمونە هەرو باسی پیرەمێردمان کرد یاخود باسی نالیمان کرد ئەگەر شعرێکی نالی بێنین بە پێی پەنجەکانمان ئێمە ئەتوانین کێش و سەرواکەی بۆ دابنین بەڵام لە شعری تازەیە ئەمە نابینین ڕاستی کێش و سەروای هەیە بەڵام ئەو کێش و سەروایە نییە بۆ نمونە ڕیزی سەرەوەی 12 بێت بەرامبەر ڕیزی خوارەوە کە 12ەیە بەم شێوەیە نییە ئەمە جیاوازیەکەی لە بینی شعری کلاسیک و شعری قۆناغەکانی کەدا واتە شعری کلاسیک چەند ڕێبازی بڵێن مەدرسەی کلاسیکی بە پێی شعری عروزی عەرەبی و هەندێک ئەڵێن لە فارسیەوە وەرگیراوە تا ئێستا ساغ نەبووەتەوە لە عروزی عەرەبیەکەوەیە یاخود لە فارسیەکە وەرگیراوە بەڵام ئەو شاعیرە کۆنەکان دەربخارنێکی لەگەڵ مەسەلا شعرەکانی گۆرانی شعرەکانی دەر کێشەکە کێش وەزن و قافیەکەی تەقریبەن هەموو بەو شێوەیە بەڵام ئەوەیە وشەکانی ئەمێ وشەی کوردیە کەلیمات وشەی عەرەبی زۆر کەمتیایە بەڵام لە سێ کوچکەکەەوە تا ئەو وەختە لە سالم و نالی و وەحوی و هەتا زێوە و خان ئەمانە زۆریان وشەی عەرەبییان زۆر بەکارهێنا بەڵێ وەڵامی ئەوە دەمەوە مامۆستاگیان لەبەر ئەوەی کاتی خۆی ئەم بۆ نمونە سالمە نالیە کوردیە مەحویە تا لە قوتابخانەیەکی کوردی نەیان خوێندووە ئەمان لە مزگەوتەکانەوە فێربوون لە حوجرەکانەوە فێربوون حوجرەش وەک ئەزانن یا مزگەوت دەزانن زمانەکە زمانێکی عەرەبی بووە و لە ئەمان چیان وەرگرتووە بە پێی گوێ یعنی کە سەماعی وەریگرتووە بەڵام کاتێکە کێشەکانی بەراورد کراوە کێشەکان وەکو یەک کەوتوتەوە بەڵام کەوتنە سەر گۆرانیش هەندێک شعری هەیە کە بەپێی وەکو کلاسیکێت یاخود وەکو سەردەمی ڕیالیزم نووسیوێتی بەڵام گۆران ئەوەی کە گۆران جیاکاتەوە کاتێککە تۆ شعرێکی گۆران ئەخوێنیتەوە دەقاودەق و شەی هەموو شەکان و شەی کوردیە لە هەمان کاتە هەست دەکەی لەبەر دەم وێنەیەکای گۆران بە شاعیری جوانی ناوزەند کراوە ناوبانگ دەرکردووە بۆ نمونە ئەڵێ بەڵام قشکاڵی لێو ئاڵی کە لە بەردەم شعرێکی گۆراندا ئەوەستین هەستەکەین لە بەردەم تابلۆیەکە وەستاوین بۆ نمونە لە هەردوو گەشتەکەیە کە باسی گەشتی قەراق و گەشتی هەورامان دەکات لە بەشێک لە گەشتی هەوراماندا وەسفێکی جوانی ژنی کوردی ژنە هەورامی ئەکات ئەڵێت ژنی هەورامان سەرتاپا خشڵە سەرچاوی بۆنی مێخەک و سمڵە وا هەستەکەی بۆن و بەرامەی مێخەک و سمڵ بەم ناوەیە گوزەر ئەکات و ژنێکی هەورامی و لەبەر سەوزە مەڕۆ سەوزەکە سەوزەکەی ماڵم سەوزە مەڕۆ سەوزەکە سەوزەکەی ماڵم نەخۆش نەکاوی سەوزە نەشکێنی باڵم نەخۆش نەکاوی سەوزە نەشکێنی باڵم. کاکەمال ئەو سەردەمەی کە هەربال چونکە ئەدەب و هونەر هەمووی پێکەوە لینکی بەیەکەوە گرێدراون لەو سەردەمەیە ئەوەی هاتە بواری هونەرەوە هەر وەکو ئێستاوا بوو خەڵک خۆی هەڵایە دەریای هونەر و گەورە ئەبوویان بە چەند فیلتەرێک هاتەیە پەڕی هەتا گەشتەوە بەتایبەتی لە سلێمانی ئێمە
من خۆم کە چوم لە چالاکی قوتابخانەکانەوە چوم کۆرس لە پێش دەستم پێ کردووە مامۆستاوە لێم ڕەحمەتی تەمرینی پێ کردم و یعنی سۆڵفێچەکەی لەگەڵ ئەوەی لەگەڵ ماوە دەنگم بەدڵ دەنگی بەدڵ نەبووای و بە حافیز بێ بڕۆ یعنی چەندین تەلەبی ئیزنەیە لابوو اینجا دوای ئەوەش ڕۆژانە پێشوی تەمرینەکەی کە ئەوەی کە بۆمان هەبوو مەسەلە کۆڕاڵەکە کورس بێنەوە ئەوەیە ڕۆژانە سۆڵفێچمان کردایە اینجا تەمرینەکە ئەچوێن سەر تەمرینی کەریماتەکان وینەکان ئاوازەکە لە من دوایەوەش کە چوومەتە تیپی مۆسیقای مەولەوی فترەیەکی زۆریش سەرۆکی تیپ مۆسیقای مەولەوی لە ساڵی 83 تا 91 یعنی کە کەسێک پێشنیارێکی بناردایە بۆ بێ بۆ گۆرانی بێژ ڕۆژێکمان بۆ دیارێ کرد لیژنەیەکمان هەبوو جۆمان مانوەرەکان بە خێربی خێرات کۆمەڵە پرسیاری حتیادیمان لێکرد اینجامان وەر شتێکمان بۆ چی ئەتوانی بە زۆر خۆش تێ بڵێ ئیتر ئەیوت ئەگەر بە دڵمان وایە ئەوە وەکو لە پێشەوە ئەگیرا وەکو لایەنگرێک ئەگەر بە دڵ نەبوایە ئەمانوی ڕۆژیکە وەرۆ لە لەوحەی ئەلانەتەکە نەتیجەکە بەڵەواسیانی لە ڕۆمان ناوە پێ بڵن کات خۆ حافیزی وەرنەگیرای ئەدەبیان جوان نەبوو خۆ ئەگەر وەرەژگیرە عینش هەر لە لەوحەی ئەلانەتەکە پیرۆز بامان لێک وەرەژگیرە ئێجا دوای ئەوە فترێکی زۆر ئەوەی هاتووشێتی کردای بۆی کە لە جەوەکە لەگەڵ جەوەکە ڕابێ زۆر جاگە گۆرانیەکیمە بۆ گۆران بێژی کردە تۆمات کردە ئەوە کۆرس دەوری وایە ئێجا فێری ئەوەمانە کرد لەگەڵ مۆسیقا چۆن گۆرانیەوە چۆن ڕان لە کوێ ڕاوەستێ ئەوانە هەمووی فیلتەرێک وا پێم وابێ لە بیدایەتە وایە هەچ کەسێ ببووە بە گۆرانی بێژدارێک تۆزێ کۆرسی بکردا لەگەڵ کۆرسا بواە و لە پێ بیدای کە ئەگەر وەربگیرایەوە یەکسەر وەرناگیرا بڵێ پیرۆز بێ بووی بە ئەندام ئەمان پیرۆز بێ وەکو لایەن بگرێک فترەیەک لەگەڵمانە وەرگیراوی وەکو لایەنگەر پێویستمان بە کۆرس بامان کرد بە کۆرس ئەمانەوە گۆرانی تۆمارەکەی نیە لە هەرێکی ئاوازی خۆی بێت ئاوازێکی خۆشی بێ نایە باش وایە پێمان قبوڵە کرد هەرچەنگە لایەنگرە دوای ئەوە تروردەوە فترەیەکمان بەدان دوای فترەکە بوو بە ئەندام یعنی ئەو وەختە گۆرانی بێژ وا پێ بەڵام ئێستا بەیانی شەوە چێتە ماڵەوە لەگەڵ یەک دوو برادەرە سیدیە پڕەکەن و بۆ بەیانی بۆ بە هونەرمەند ینی لە شەوە ڕۆژێکای بە هونەرمەند زۆر ڕاستە من جاران وەکو خۆم پەیمانگەی هونەرە جوانەکان هەتا 5 ساڵ تەواوەکەی ئەبواە لە فستیڤاڵی ساڵانە بەشدار بوویتایە کورسیانای تێ بواە قبوڵت کردایە سۆلۆ بواە یاخود بە سنگلی هەموو گۆرانەکە تۆ خاوەنی بوویتە بەڵام ئێستا ئەگەر ئەو دەنگە ڕەفزکرێ ئاساییە ئەگەر پارەی هەبێت لە ستودیۆیەک تەجیلەکڵی خۆمە و تاو ئەشیا بە تەلەڤزیۆن و بڵاوی ژەبێتەوە بەڵام بەداخۆ ئەم چەند ساڵی ئەخیر فیلتر بۆ هیچ شتێک نییە وەکو مامسا جەمال فەرمووی بۆ شعر بۆ گۆرانی بۆ هەموو شتێ ئەمەلخان بە بۆچوونی من زۆربوونی هوەری بۆر زۆر و بۆر بووە بەڕاستی هەر کێشە لە گۆرانی بێژەکانان نییە کە هەر کەسێک بێت گۆرانیە گەڵێت و بۆی ڕیکۆرد دەکری و ئەمانە بەڕاستی کەم تەرخەمی زۆر لە ینی تریشی تایە لەوانە توان بڵم لە کەم تەرخەمی لە وەزارەتی ڕۆشنبیریەوە بیگرە بێتە خوارەوە تاکو فلتەری تیڤەکانیش هەمویان نەکرد فلتەری تیڤی تەنانەت بەرنامەی تەلەڤیزۆنەکانیش بەڕاستی ئەبینی زۆر جا لە گۆرانی بێژی وای هێنرێت بۆ بەرنامە تەلەڤیزۆنەکان قەبارێکی گەورەی ئێرێتێک کە هونەرمەندێک پێشوازی لێکرا و سەعاتێ قسەی لەگەڵا ئەکرێت هونەرمەندەکە خۆی لەوانێ بڵم چوار گۆرانی نییە گۆرانی بێژ ناوی نانێم هونەرمەند ناوێنم گۆرانی بێژەکە گۆرانی بێژەکە خۆی لەوانێ سێ چوار گۆرانی نەبێت نەکسیدی هەر گۆرانیشی نەبێت قەبارێکیان پێیاوە و یان ساعتێک بەرنامێکی تەلەڤیزۆنی پێوە سەرقاڵەکەن و خەڵکی پێوە سەرقاڵەکەن ئەمە قسووری هەموو لایەکە من لەوانەیە بڵێم تەنانەتنی ئەو ئاوازدانەر و لە کامێرەمان و لە هەموو کەسێکەیەکێک شەرنی هەموو شتێک بە پارە بکرێت کە یەکێک ئەبینیت بە ئاوازدانەرێ بیت توانای دەنگی ئەوە نییە یان توانای گۆرانیوتنی ئەوە نییە غەدرە ئاوازێکی بیتێ بەڵام هونەر و گۆرانی ئیمکانێت و توانایە بەهرەیەکە خوا ئایبەخشێت بە ئینسان یعنی من ئەوتا مۆسیقا لێمە گۆرانی قەت لە ڕوو نایە بخۆم بڵم گۆرانی قەت لە ڕوو هەتا ئێوە لە 76 تا ئەمڕۆ من لەو بوارە ئیشم کردو لە تیپی مەولەویە و لە دەیان تۆماری تەلەڤیزۆن و لە دەیان حەفلە و فستیڤاڵە بە خۆم ڕنابێنم بڵێ بدەمان ئەخر مامۆستایان ئەوە لە تەواضعی جەنابتەوە نەعنی بەڕاستی هونەر و هونەرمەند ئەوە نییە کە تۆ لە شەو ڕۆژەکانی بە هونەرمەند زۆر ڕاست یعنی ئەو تا تۆی خانمی چۆک و تۆ من ئاگایارم لە
پەیمانگە نەرجوانەکانی سلێمان دەست پێ کردو لێرە لە لەندەن خەریکی خوێندن بووی یعنی تۆ ئەکرێ ساک تۆ بڵێ هونەرمەند سەرباری ئەوەی کە ئەو هەموو زۆر سپاس ئەگەر بە هونەرمەند حەقی خۆتە حەقی خۆتە ئەی هونەرمەند دەبێ وابێ لە کاتێکا هونەرمەند دەبێت لە شتێک ینی باگراوندێکی مۆسیقی باشی هەبێت لە مەقاماتە ئەوەی کە من لە تیبینیم لە تۆ کردووە تۆ لە ئەمە مەتەحنیە هی خۆت ئەمە بەڵام شتێک ئەبێ باس کرێ یعنی کەم هونەرمەند هەیە خۆی ئەیە لە قەرەی مەقام بەڵام گۆرانی بێژی ئێستاە بەس ئەیلێتەوە ینی گۆرانی بێژ نییە هونەرمەند نییە گۆرانی ئەڵێن خۆی لە زمانی عەرەبیە مطریب و مغەنی و مؤەدیمان هەیە سێ چوار نەو ئەدرێس شۆنەڵی پاشگریان پێشگر ئەخرێتە پێش هونەرمەندەکەوە مطریب لە تەڕەبەوە لە تەتریبەوە هاتووە لە کووردا بەداخەوە ئەومان نییە بە هەمومان ئەوترێ گۆرانی بێش ئیتر باش بێ خراپ بێ مەقام بزانێ نەزانێ گۆرانی شاد بڵێ خەمناک بڵێ مەقام بڵێ نەیڵ هەمووی پێدەوە درێ گۆرانی بێش خۆی گۆرانی بێژ لە یعنی تەنها گۆرانێکە ئەبێژێ بەڵام هونەرمەند ئەڵی هونەرمەند من بۆیە تۆم بە نمونێ نایەوە تۆ بە پلەکانە ڕۆشتووی مەقامێکی هەڵەبجەیی ئەو سەردەمەی گوێم لە بەستەی بەلەنجە بوو کە بارەسێ و ئاراستەکەی بەروشانی هەڵەبجە بوو هەڵەبجە شای پەری و دڵبەران بوو کانی ئاشقان قیبلەی پەیمان پەروەران بوو ئەوێ سەرچاوەی چاوگەش و ڕەش برۆ بوو ڕوبەناری مەمی سینەی تامەزدۆ بوو هەڵەبجە شوێن فریشتەم بوو بەهەشتم بوو پێدەشتی ڕوو لە هەوراباری گەشتم بوو هەڵەبجە جێی دایک و براو خوشی شیرین خەوی شیرین شەوان لە لای ئەوان دەیتیم یەکەم خۆشەویست یەکەم کچ یەکەم هاوسۆز لەو هەوارە پیرۆزەوە خۆی گەیاندا یەکەم دیوانم بە ناوی کسفۆسۆس هەر لەوێشدا چەند شاعیرێک دەستیان بشید ئەحمەد موختارجاف گۆران بیری کوردایەتی و ڕازگۆییان پێدەبەخشیم نالی مەولەوی کەمالی هەژار شەونم شارە زووری شەوانە وشەی وشەیان بە دیدەمدا ڕادەبووی کاک بۆتان لەبەرەوەی ئێمە لە لەندەنا جەنابتانە ناسین هەمیشە کەفەری گۆرانەکانی هونەرمەند کەمال محەممەد دەکەیتەوە ئەمەیان بۆ هونەرمەندی تر نییە لە شارە هونەرمەندەکانی تریش هەمووی هاوڕێی ئەزیزن و هەموو گوێ لە هەمویان نەگرم و بەڵامی تر جاری وایە یەکێکیان لاو تایبەترە بێت لەوانەیە هەواداری یەکیان زیاترە بیتر لەوانەیە بەهۆی ڕابردووە کە مەسەلەن لە گەنجیمەوە لە هەشتاکانەوە لەسەر گۆرانی کەمال محەممە و خوالی خۆش بوو کاروان عوسمان و ئەمانە فێری گۆرانی گیتار لیان بووم و لەسەر بەهۆی گۆرانەکانی ئەوانەوە زیاتر دەسماوەتە گیتار و حەزم لە گیتار لیان کرد هەر بۆیە یعنی تیامە ماوە تۆ بەش جۆرێکە هەم هەوادارێکی گەورەیم هەم هاوڕێکی خۆشەویستیشمە هیوای تەمەند درێژی بۆ هونەرمەند کەمال محەممەد دەخوازین بەڵام پێمان خۆشە گوێمان لە گۆرانەیەکی تر بێ تەکیدم هەری کەمالیشە باشنیکە گۆرانی بێش تشناتوان بۆ بڵێن بەزەگەر حەستان لەی کاکەمالێ وەڵێ کە کاکبەتانمان بینی واتە کەڤەری کەمال محەممەد تەواو تۆ چەتری کە هاوڕێتە ڕۆژی تەموو باران و تاو دەستت ئەگرێ
جێتە هێڵێ تا داتا دەستیەتا تووڕێ یەکەم هەنگاو دەست پێ دەکاتە دڵی من خۆزگەوان لێون نەکەینم خەیتانە و دەریای بێبن تووڕێ یەکەم هەنگاو دەست پێ دەکاتە دڵی من خۆزگەوان لێون نەکەینم خەیتانە و دەریای بێبن تازە گۆڵی چیم بۆ دێنی کە من دڵما خەڵوەریوە لە هەواری خۆشەویستی هیچ ئارامی یاقتیانە دیوە عاشق وەکو دەریاوایە چەند شەپۆل پێی لە جێ خۆتی لە باڵندەی قەپەزەکی چەند هاوەرکەی دیل و کوتی عاشق وەکو دەریاوایە چەند شەپۆل بەی لە جێ خۆتی لە باڵندەی قەپەزەکی چەند هاوەرکەی دیل و کوتی دیل و کوتی دیل و کوتی هەر بژی دەستخۆش دەستەکانە خۆش بن. پیاسەیەک بە ناو یادەکانمان دێمەوە و پیاسەیەک بە ناو یادەکانما دەکەمەوە دەچمەوە شێمهێدین و بەدەم گۆرانی میدیا و مستەفاوە دەڕۆم و شێخ فەتاح و شێمهێدین دەڵێمەوە دێمەوە و بە قردێ لە سپیەکەم دەڵێم ئەوە قوتابخانە سەرەتایەکەمە کە ناوی کوردستان بوو لەگەڵ وردیلەکانی هاوڕێمدا هاوارمان دەکرد کوردستان کوردی لێ دەبارێ دێمەوە و بە کراسە سپیەکەم دەڵێم ئەوە دواناوەندی سۆلافە کە لە یەکەم هەنگاومدا لەگەڵ گوڵدەم بە خونچەکانی هاوڕێمدا ژووری ئیتیحادمان سووتان و دێمەوە ئیدوار سەعیدی بیرمەند لە وەسفی غوربەتدا دەڵێ ئەوانەی غوربەتی نیشتیمانن بە هەڵواسراوی درێژە بە ژیانیان دەدەن چونکە نە لەگەڵ شوێنی تازەدا هۆگر دەبن و نە بە تەواوی لە ڕابردوودا دادەبڕێن. ئازیزان تا دیدارێکی تر لەگەڵ مروارەکانی غوربەتدا بە خۆشەویستیتان دەسپێرم.
بەسم لێ بگرە سرا سوەیبانی بەسم لێ بگرە سرا سوەیبانی لا من ماڵی زۆر لا تۆ جوانی لە من ماڵی زۆر لا تۆ جوانی زۆر سواز مامسەیان.